گەنجە جوانەکان فێرخوازە بەڕێزەکان گوگڵ یەکێکە لەو بابەت و بەرنامانی کە زۆر جار دەتوانی لە ڕێی گوگڵەوە بزانی چی شتێک هەیە لە جیهانە زۆرترین قسەی لەسەرکری بۆ زانیاری بەڕێستان ڕۆڵ ئۆف دە ریلیجن ڕۆڵی ئاین لە ژیانە لە مستەر گوگڵە ڕەبی خواجە زایباتەوە سێرچم بۆ کردووە 1 ملیار و چەند ملیۆن بابەتێکی هێناوە دەربارەی ڕۆڵ ئۆف دە ریلیجن ئەمە چیە گەێنێت مانای وایە لەو جیهانەی کە ئێمەی تیاین بە کورد و عەرەب و فارس و تورک و بەم پەڕی شەرق بۆ ئەو پەڕی غەرب شتێک هەیە بە ناوی ڕۆڵ ئۆف دە ریلیجن ئێمە زۆر جار بەداخەوە کە باسی ڕۆڵی ئاین دەکەین وازان هەتەنها باسی سلێمانی و هەولێر و دووهە کوڕانی و قەڵازێ دەکەین نازانین شتێک هەیە لە جیهانە بە ملیارها بابەتی لەسرە ملیار تەسەور بکەن نەک ملیۆن ملیار حەزم کرد بزانم چەند ڤیدیۆ هەیە لەسەر ڕۆڵ ئۆف دە ریلیجن لە مستەر گوگڵا سێرچم بۆ کردووە 24 ملیۆن و کەسرێک ژمارەیەک 24 ملیۆن لەبیرتان نەچێ 100 نا 1000 نا 24 ملیۆن بابەت ڤیدیۆ هەیە لەسەر ڕۆڵ ئۆف دە ریلیجن لەمۆ چی دەگەێنێت قسەی زۆر لەسرە بابەتی زۆر لەسرە وتەی زۆر لەسرە اینجا دەچمە ناو بابەتەکەەوە کە بۆ دەمانەوێت ڕۆڵی ئاین لەم کۆمەلگایە هەبێ من لێرە زۆر بەداخەوە دەیڵێم لەم بەرنامەی پەروەردەی دیمەنەوە دەڵێم زۆر جار هەندێک کەس دین ڕبتەکە ئیلا بە حیزبێکی دینیەوە ڕبتێکا بە کەسێکی دینیەوە ڕبتێکا بە فڵان ئەمە هەڵەیە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە کە ئێمە لە کوردستانی خۆمانە کوشتەی دەستی ئەم هەڵەین هەر کاتێک کە باسی ئاین دەکرێت لە چەند کەسێکات قەتیسی دەکات لە چەند مەلایەکە قەتیسی دەکات لە چەند کەسێکە کە مێزەرێکی بەسەر ئەمە باشە چاکە دەستیان خۆش بێ ئەگەر باش و چاکەن بەڵام ڕۆڵی ئاین زۆر لەوە گەورەترە خۆ ڕەنگە لە وڵات و مەملەکەتێکا مزگەوتیشی تیانە بێ ڕۆڵی ئاینی تایە کەنیسەشی تیانە بێ ڕۆڵی ئاینی تێدایە لە وڵاتانێکی ئەفریقا کە من هەندێک جار لە ئەفریقا ژیاوم بە چەند ساڵێک ماڵم لە وڵات و مەملەکەتێکی ئەفریقا بووە زۆر جار ئەسڵەن نەدینی ئیسلامی نەدینی مەسیحەت ڕۆڵی نییە بەڵام هەندێک جار ڕۆڵی ئاین هەر تەنها ڕۆڵی هەبووە تەنها شەرت نییە ڕۆڵێکی ئەو ڕۆڵە دیاری کراوە بێ کە من و تۆ دیاری دەکەین بۆیە پرسیارەکە لێرایە ڕۆڵی ئاین ڕۆڵی چییە کاریگەری چییە بۆچی دەڵێن دکتۆر با پەروەردەی ئاینی دەبێت ئایا پەروەردەی ئاینی هەبێت چی لە مەسەلە دەگۆڕێ خاڵی یەکەم دیراسە کراوە ئەو ژمارانەی لەسەر گۆی زەوی لەم 6 ملیار و ئەوەنە نەفەرەی کە لەسەر گۆی زەوین ڕۆژ بە ڕۆژ ژمارەی ئەو نەفەرانەی دوور و نزیک پەیوەندی بە ئاینەوە هەیە ژماریان لە زیاد بوونە کەواتە بێ ڕۆڵی ئاین بزانێ ژماری مەسیحی ژماری مسلمان ژماری بوزا ژماری هەموو ژماری بۆ نمونە مەسەلەن یەهودی هەمویان ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێت کەواتە بەڵگەی لەسەرەوەی کە ژماری ئەمانە لەسەر گۆی زەوی زیادە بێت کەواتە تۆ دەبێت ڕۆڵی ئاین بزانی وەکەم تا زۆر کاریگەریکی باش و چاکی هەبێ مادام ژمارەکانیان وەکو هاوڵاتی لەسەر گۆی زەوی زیادەکە دوو ئەو قەومیەتانە ئەو گەلانە یان ئەو هۆزانە یاخود ئەو کەم تا زۆر عەشرەتانەی کە دوور و نزیک باگراوندێکی ئاینیان هەیە دراسە کراوە ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان لە چاو قەبیلەکانی تر عەشرەتەکانی تر کۆمەڵگاکانی تر لە زیادبوونە کەواتە ئەمەش بەڵگەی لەسەرەوەی کە دەبێت ئێمە کەم تا زۆر شارەزایەکمان هەبێت دەربارەی پەروەردەی ئاینی بۆ ئەوەی کە ئەم ژمارەیە زیادەکات بە هەڵەیان نەچێت و بتوانین کەم تا زۆر پەروەردە ئاینیە باش و چاکەکەیان پێ بڵێن سێ ڕۆژ بە ڕۆژ هەست کراوە کە ڕۆڵی ئاین لە ناو کۆمەڵگاکانە کاریگەری هەیە بە زمانی چی لایەزار لە وڵاتە ئەوروپیەکانە ئاین ڕۆڵی هەیە لە ژنمارە بڕین ئاین ڕۆڵی هەیە لە تەلاقدانە ئاین ڕۆڵی هەیە لەوەی کە هەوڵ بدرێت تلیاک و حەشیشە بڵاو نەبێتەوە لایەزال لە وڵاتە ئەوروپیەکانە بێجگە لە وڵاتە شەرقیەکانە ئاین ڕۆڵی هەیە لە گەڕانەوەی ئەو تاکانەی کە خراپ بوونە و سیفەتێکی خراپیان هەیە بۆی بیان گەڕینەوە بۆ ناو کۆمەلگا وەکو چی دکتۆر کەسێک ئاڵوودەی مادەی هۆشبەر بووە کەسێکی پیاو کوژە کەسێکی دژە کۆمەلگایە کەسێکی دژە مرۆڤە لایەزال ئەوەندی کە من بزانم و دیراسەمان کرد بێت لایەزال لە هەندێک لە بەندین خانە زۆر گەورەکانی ئەمریکا و ئوسترالیا و ئیتالیا و وڵاتەکانی تریشە لایەزال پیاوانی ئاینی ڕۆڵیان هەیە لە قسەکردن و لە وتاردان و لە سیمینار و چارەکی بۆی ئەم تاکە تاکێکی باش و چاکی دێدەرچێت بۆ کۆمەلگا کەواتەمەش بەڵگەی لەسەرەوەی کە ڕۆڵی هەیە دەبێت پەروەردەی ئاینی زۆر باش و چاک و مەزبوط بکەین خاڵێکی ترکە گرنگ و مهمە ئەویش ئەوەیە کە دراسە کراوە
زۆربەی کۆمەڵگاکان ئێمە بمانەوێ یان نەمانەوێ ئاین ڕۆڵی هەیە لە ناو کۆمەڵگاکان و لە ناو وڵاتەکانە وەکوچی دکتۆر لە وڵاتی ئەڵمانیا جاری وهەیە حیزبێک سەردەکەوێت بۆ ئەنجومەنی وەزیران وەکو ئەنجێلا مێرکڵ و کێوکی ئەسڵەن خۆی باگراوندێکی ئاینی هەیە لە ئەمریکا کە 350 بۆ نزیکی 400 ملیۆنن کە بایدن کە دەبێ بەسەرەوە کۆمار پێش هەموو شتێ پێشەوەی بچێت بۆ ناو کۆشکەکەی خۆی دەچێت سەر لە کەنیسە دەدا ئەمە بەڵگەی چییە؟ ئەمە بەڵگەی لەسەر ئەوەیە کە ئێمەی کورد نابێ خۆمان وەکۆڵە پشتگوێ بخەین و بڵین وڵا ڕۆڵی ئاین نەبێ ئەو بابە ڕۆڵی ئاین لە ئەمریکا تا ڕۆڵی ئەداتێ لە فەڕەنسا ڕۆڵی ئەداتێ لە ئیتالیا ڕۆڵی ئەداتێ لە تورکیا ڕۆڵی ئەداتێ ئێمەی کورد و تازە بە تازە قەومەتێکی بچووکین و چەند ملیۆن کەسێکین و چەند شارێکین بمانێ ڕۆڵی پەروەردەی ئاینی کەمکەینەوە بەرەبەرە دەتوێنەوە هەنێکمان دەتوێتەوە لە ناو عەرەبە هەنێکمان دەتوێتەوە لە ناو فارس هەنێکمان دەتوێتەوە لە ناو تورکیا لە ئاخیرە هیچمان نامێنێ تۆ وەکو تورک هەڵسو کەوتەکەی ئەوی تر وەکو فارس ئەوی تر وەکو عەرەب و لە ئاخیرا شتێک نامێنێ بە ناوی کولتوری کوردی بە ناوی ئەخلاقیاتی کوردی بە ناوی پەروەردەیەکی کوردایەتی و کوردەواری جوانەکەی خۆمان کەواتە ئەمەش لە عالەمە کە وەکو ڕۆڵی ئاین باس کراوە دەڵێت مادام ئەمانە کەم تازۆ ڕۆڵێکی زۆر باش و چاکی هەیە دەبێت ئێمە ئیشی لەسەر بکەین